تورکیا لە مووسڵ بە دوای چیدا دەگەڕێت؟ پرسیارێک کە لەم ڕۆژانەدا بۆتە جێی قسە و باس و چاودێران لێکدانەوەی جیاوازی بۆ دەکەن. لە 90 ساڵی ڕابردوودا تورکیا زۆر جار بانگەشەی خاوەندارەتی ویلایەتی مووسڵی کردووە. ساڵی 1920 دەوڵەتی عێراق لەلایەن بریتانیەکانەوە دروست بوو. ئەم دەوڵەتە نوێیە لە سێ ویلایەتی سەردەمی عوسمانیەکان پێکات. ویلایەتی مووسڵ کە زۆرینەی دانیشتوانەکەی کورد بوون، ویلایەتی بەغدا کە زۆرینەی دانیشتوانەکەی عەرەبی سوننە بوون و ویلایەتی بەسڕەش کە زۆرینەی دانیشتوانەکەی عەرەبی شیعە بوون. ویلایەتی مووسڵ لە ناوچەکانی مووسڵ و کەرکووک و سلێمانی و هەولێر و دۆک پێکات بوو. بەپێی راپۆرتی بریتانیەکان لە ساڵی 1924دا لە کۆی 780,000 دانیشتوانەکەی 454,000 کورد بوون. بەپێی راپۆرتی حکومەتی عێراقیش هەر لەو ساڵەدا لە کۆی 779,000 دانیشتوانەکەی 494,000 کورد بوون. بەپێی راپۆرتێکی تورکیاش هەر لەو ساڵەدا لە کۆی 670,000 دانیشتوانەکەی 263,000 کورد بوون. بەپێی سەرچاوە مێژوویەکان مستەفا کەمال ئەتاتورک ساڵی 1923 ڕایگەیاندبوو هیچ هێزێک ناتوانێت مووسڵ لە تورکیا داببڕێت. بەوتەی ئەتاتورک مووسڵ بە دوو هۆکار بۆ تورکیا گرنگ بووە. یەکەم، ویلایەتی مووسڵ خاوەنی یەدەگێکی زۆری نەوت و سامانی سروشتیە. دووەمیش، تورکیا نیگەرانە بەریتانیەکان دەوڵەتێکی کوردی لەو سنوورەدا بۆ کورد دروست بکەن و ئەمەش دەبێتە هۆی هاندانی ئەو کوردانەی لە سنووری تورکیادا نیشتەجێن. دوجار لە 16 کانونیەکەمی ساڵی 1925 کۆمەڵەی گەلان بڕیاریدا ویلایەتی مووسڵ بە عێراقەوە بلکێندرێت. بەریتانیەکان لە سەرەتادا ڕازی بوون لە سەتادەی نەوتی ویلایەتی مووسڵ بۆ تورکیا بێت. دوای بڕیارەکەی کۆمەڵەی گەلان ئەگەرچی تورکیا بێهیوا بوو لە لکاندنی ویلایەتی مووسڵ بە تورکیاوە، بەڵام هەرگیز سەرکردەکانی تورکیا وازیان لەو خەونە نەهێنا و لەو ماوەیەدا سەرکردەکانی تورکیا باسی خاوەندارەتی ویلایەتی مووسڵیان کردووە. لە دوای 2003 گۆڕانکاریی گەورە لە عێراقدا ڕوویدا، بۆ یەکەم جار پێکاتەی سونە لە عێراق پەراوێزخران و عەرەبی شیعە بووە باڵادەست. ئەم گۆڕانکاریەش تورکیای نیگەران کرد لەوەی پێگەی ئێران وەک ڕکابەرێکی ناوچەی تورکیا لە عێراق بەهێز بووە. ئەمەش بووە هۆی ئەوەی لە ساڵی 2007ەوە تورکیا سیاسەتی خۆی لە عێراق بگۆڕێت. تورکیا تا ساڵی 2007 ژیاتی هەرێمی کوردستانی دەکرد، بەڵام لەو ساڵەدا سیاسەتی خۆی گۆڕی و لە ماوەیەکی کورددا پەیوەندیکی سیاسی و ئابووری بەهێزی لەگەڵ هەرێمدا دروست کرد. دوای چەند ساڵ پەراوێزخرانی پێکاتەی سوننا ساڵی 2010 تورکیا وێڕای سعودیە و ئوردن ڕۆڵێکی گرنگی بینی لەوەی قەوارە پرش و بڵاوەکانی سوننا لە دەوریە کۆبکەنەوە و لیستێکی ئەو بەش بە سەرۆکایەتی ئایەدعەلاوی بەشداری هەڵبژاردن بکەن. ساڵی 2011 پێچەوانەی ویستی حکومەتی عێراق تورکیا مافی مانەوەی دا بە تارغاشمی کە لەو کاتەدا جێگری سەرۆک کۆمار بوو بە تۆمەتی تێوەگلان لە تیرۆرەوە لەلایەن دادگاوە داوا کرابوو. تورکیا بەوەش نەوەستا لە ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا لەسەر پرسی نەوت پشتی هەولێری گرتو، تەنانەت ڕێگەی داهرێم سربەخۆ نەوت لە ڕێگەی تورکیاوە هەناردە بکات. لە ئێستاشدا و دوای جێگیربوونی هێزەکەی تورکیا لە نزیک مووسڵ، چاودێران باز لە سیناریۆی جۆراوجۆر دەکەن. یەکێک لەو سیناریۆیانە کە باسی لێ دەکرێت سیناریۆی ویلایەتی مووسڵی کۆنە کە تورکیا دەیەوێت خەونە مێژوویەکەی بۆ دەست بەسەرداگرتنی و ناوچەیە بەدی بێنێت، بەڵام زۆربەی چاودێران ئەو سیناریۆیە بە ئەگەرێکی دوور دادەنێن. بۆ پێی کۆمەلگای نێودەوڵەتی و بە تایبەتی وڵاتانی وەک رووسیا و ئێران ڕێگە بە سەرگرتنی ئەم پلانەی تورکیان نادەن و لاگەری پێداگری تورکیادا پێدەچێت جەنگێکی قورسی لێ بکەوێتەوە. بەڵام بە بۆچوونی بەشێک لە چاودێران سیناریۆی بەهێزی تورکیا بۆ دوای داعش ئەوەیە کە دەیەوێت هاوکاری هێزێکی وەک حەشدی وەتەنی سوننە بکات بۆ کۆنتڕۆڵکردنی مووسڵ و بەشێک لە ناوچە سونیەکانی دیکە، هەروەها ڕێگری بکات لەوەی سوپای عێراق و هێزەکانی حەشدی شعبی بچنە ناو مووسڵ و ناوچە سونیەکانەوە. تورکیا بەم شێوەیە دەیەوێت هەژمۆنی لە ناوچە سونیەکاندا بێ و لە ڕێگەی هەرێمی سوننە و هەرێمی کوردستانەوە ململانەی نفوزی ئێران لە عێراقدا بکات.